دوای تێپەڕینی 30 ساڵ بەسەر ڕاپەڕینەکەی گەرمیاندا بەشێک لە بەشداربوانی ڕاپەڕینەکە و هاوڵاتیان و چین و توێژە جیاوازەکان پێیان وایە ئەو ئامانجانەی خەڵک ڕاپەڕینی بۆ کرد تا ئێستا بەدەست نەهاتووە و گۆڕانکاریی ئەوتۆ لە بارودۆخی ژیان و گوزەرانی هاوڵاتیان ڕووی نەداوە. من خۆم یەکێکم لەو کەسانی کە بەشداریم کرد لەو ڕاپەڕینە، بەڵام دوای ڕاپەڕین ئەوەی کە بۆ نەوەکانم ئەیبینم هیچ دەستکەوتێکی نییە، هیچ شتێکشی نەبووە. بۆیە ئێستا زۆربەی خەڵکان ئەبینی بە نائومێدی و ڕەشبینی و سەیری وەزعەکە ئەکەن و زۆر ناڕازین. بۆیە پێویستەکە دەسەڵاتی کوردی چاوێک بە مامەڵەکردنی خۆیدا بگێڕێتەوە لەگەڵ خەڵکیە، چونکە ئەو خەڵکە بۆیە ڕاپەڕینی کرد بۆ ژیانێکی خۆشتر و گوزەرانێکی باشتر. لە ڕاستیە ڕاپەڕین ئێستا ئیمڕۆکو کە ڕاپەڕینە لە کەلاران نەمانزانێ ئیمڕۆ ڕۆژی ڕاپەڕینە، حتا سەیری ڕۆژەکەمان نەکردە کە ئیمڕۆ ڕۆژی ڕاپەڕین. من ئامۆزام شەید بووە، ئەو برای شەید بووە، هەمومان کردمان بۆ ئەوەی کە خۆشگرە زرانی بکەین. بەس ئێستا سەیرەکەی لەو دی و لترێ بنزین بە 450 لێرانە ڕۆژێ 50 دینارە چێتە باە بێ بە 600 بە 550 حکومەتێکە و کەس حسابی بۆ ناکە کە لترێ بنزین بە شەو ڕۆژە 50 دینارە چێتە بانی. بەڕاستی کەس دڵخۆش نییە بە هیچ سفاتێک. گەنجانی دوای ڕاپەڕینیش لە لێکەوتە و دەرئەنجامەکانی ڕاپەڕین نیگەران و باس لەوە دەکەن ئێستا گوزەرانی هاوڵاتیان بەگشتی و گەنجان بە تایبەت لە پێش ڕاپەڕین خراپترە و چینێکی کەمی دەسەڵات و کەسانی حیزبی لە بەرهەمەکانی ڕاپەڕین سوودمەند بوون. دیارە دەستکەوتەکانی ڕاپەرین بۆ گەنجی تازە ئەوەیە بڵین لە دوای ڕاپەڕینی ئێمە هیچ شتێ تازە و نیەمان نەدی کە ئێمە چاومان کردێتەوە لە نەهامەتی و بەشخوراوی زیاتر هیچمان نەدیە. گەنجانی ئێمەش لە دوای ڕاپەڕین بە لێشاوێکی زۆرتر ڕویان کردە لە ئەوروپا. دیارە هەر ئەمەش هۆکارێکی وەیە کە ڕاپەڕین هیچ دەستکەوتێکی نەبووە کە خەڵکێکی زۆر من بە خۆمیشەوە خوێندن تەواوەکە و لە ماڵە ئەمێنێتەوە، خوێندن تەواوەکە و لە ماڵە بێعیشکار ئەمێنێتەوە. بەڵام بەداخەوە یعنی جێی باسکردنە ڕاپەڕین خەڵکی هەژار و فەقیر و کەم دەرامەت کردیان و مەسوولەکانیش بە ئەلیداسێکەوە هات نەخوارەوە ئەوان بۆ خۆیان ئایلا ڤەژین کوڕی ئەوان و کچی ئەوان لە باشترین زانکۆ و ئێمەش لە مەدرسە بە سەدان تەقین و ڕووخان و دار و بەردمان ها لە مەترسیە ئێمە لەوێ خوێندن تەواوەکەین ئەوانیش لە دەرەوە لە ئەوروپا. بەڕاستی یعنی من ئەمە ڕای خۆمە ڕاپەڕین بۆ ئەوان بوو بە خێر، بۆ ئێمەش بوو بە دەرد و بەڵا، بوو بە موچە بڕین، بوو بە شەق تێهەڵدان بە مامۆسا، بوو بە سوکایەتی بە کە سوکاری زندانیانی سیاسی و شەید و ئەنفال و خەڵکی هاوڵاتی کاسب. 9 ئازاری ساڵی 1991 دەڤەری گەرمیان و کەسوکاری ئەنفالکراوان دژی ئەو زاڵم و ستەمکارانە ڕاپەڕین کە دەیان هەزار ژن و منداڵ و پیاویان زیندە بەچاڵ کرد. بەڵام لە ئێستادا و دوای 3 دەیە لەو شۆڕشە بەوتەی پەرلەمانتاران، جاش و مستەشار و ئەنفالچیەکان لەگەڵ کەسوکاری ئەنفالکراوان لە یەک بانک موچە وەردەگرن. هەر بۆیە ڕۆژ دوای ڕۆژ لە سایی دەسەڵاتی کوردیەوە هاوڵاتیان ئاوات بە سەردەمی پێش ڕاپەڕین دەخوازن. لە دەڤەری گەرمیانەوە هاوار محەممەد، کەناڵی پەیام.